سڵاوتان لەبێ ئەزیزان، دووبارە لە سمارت ترێدەر وەگەڕاینەوە لاتان. شیکاری بۆ هەفتەی دووەمی مانگی 2 ساڵی 2024 دەکەین. سەبارەت بە ئاڵتون ئێمە بینیمان کە هەفتەی ڕابردوو بە تەواوەتی لە ڕێنجێکدا بەرزونزمی دەکرد، واتە لە نێوان چەند پیپێکدا نەیدەتوانی ئاراستەکە یەکلای بکاتەوە. تەنها لە ڕۆژی دووشەمە کە بازار کراوەتەوە جوڵەیەکی زۆر فراوان و گەورە و دەتوانین بڵین دەرفەتی داخڵبوونێکی گونجاویشە بووە، بەڵام ئێمە نەمانتوانی سوود لەم دەرفەتە وەربگرین. بەڕێزان ئەگە دیقەتێکی چارتی ئاڵتون بدەن تقریبان لە مانگی یەکەوە لە 5 تاوەکو ئێستا ئەو ماوەی 35 ڕۆژ زیاترە لە نێوان ئەم دوو زۆنەدا یاریەکە. زۆنی سەرەوە 2048 بۆ 65، زۆنی خوارەوە 2010 بۆ 2002. کە سێریکی ئەم مەودایە دەکەیت، مەودایەکی بچووکە بەڵام پیپەکانی زۆر فراوانە. ینی بۆ نمونە گەر ئێمە لەم ناوچانە یاخود لە نیوەی ڕێنجی ئەم ناوچانە بڕیاری داخەبوونی بای یاخود سێڵ بدەین، گریمان بای دەکەین، ستۆبلوزمان دەبێت لە خوار ئەم زۆرەوە بێت کە زیاتر لە 300 پیپە، یاخود ئەگەر سێڵ بکەین ئەبێ ستۆبلوزمان لەسەری ئەم زۆنەوە بێت کە بە هەماشەوە زیاتر لە 300 پیپە. بۆیە بەڕاستی بە گونجاوی نازانم هیچ مامەڵەیەک بکەین لەم ڕێنجەدا، ئیلا ئەوەی کە مامەڵەیەکی زۆر گونجاو لە فرەیمە بچووکەکان، چونکەم سیناریوی کە ئێستا هەیە لە ئاڵتوندا سیناریوی 4 کاتژمێری بەرەوسەرەوەی، بەڵام ئەگەر لە فرەیمە بچووکەکان بۆ نمونە چارەکی و 5 دقیقەوانە دەرفەتێک دروست بێت بە ستۆبلوزێکی کەم دەتوانین سوودی وەربگرین. بەڵام لەبەرەوەی کە مەودای جوڵەکان زۆر فراوانە، لە هەر ئاستێک ستۆبلوز دابنەی دەکرێت نرخ لە ستۆبلوزەکەی تۆ بدە و پاشان دەستکاتۆ بەدابەزین. هەر بۆیە کاتێک کە نرخ لێرە بوو وتمان ئەوانی کە بە شێوازی دوورمەودا کار دەکەن دەتوانن بەبێ ستۆبلوز بە فرۆشتن داخڵ بن، چونکە بەڕاستی لەم کاتەیە دیاریکردنی سەقفێکی جێگیر بۆ ئاستی بەرزیەکانی ئاڵتون کەمێک قورسە. لە ڕووی هەواڵەوە هەم هەواڵی بەرزبوونەوەی هەیە، هەم هەواڵی دابەزینی لەسرە، بۆیە چاوەڕێ دەبین کە یەکێک لەم زۆنانە بشکێت. ئەم هەفتەی ڕابردوو کە ڕۆیشت تەنانەت نرخ نەیتوانی بگاتە زۆنی سەریشەوە، بەرزترین ئاست 2044.6 بوو، نزمترین ئاستیش لێرە بوو کە 2015 بوو بینی. بۆ ئەم هەفتەیە بە دڵنیاییەوە یەکێک لەم زۆنانە نرخ دەگات بە ئەو ناوچەیە و ئەگەری شکاندنی ناوچەکە دێتە پێشەوە، کە تا ئێستا بەپی سیناریۆ شیکاریە دوورمەوداکان بێت دەبێت زۆنی خوارەوە بشکێت 2010 بۆ 2002. پاشان ئەم تارگێتانی کە لە ماوەکانی ڕابردوو دەستنیشانمان کرد بیپێکێت. بۆیە ئەم سیناریۆی هەڵناوەشێنینەوە، ئەم تارگێتانە هەروەک خۆی دەهێڵینەوە کاتێک ئەم سیناریۆیە پوچەڵ دەبێتەوە کە زۆنی سەرەوە بشکێت بە کامڵێکی یەک ڕۆژی. بۆیە چاوەڕێ دەبین بۆ ئەم هەفتەیە نرخ بێتە یەکێک لەم دوو زۆنە، پاشان بڕیاری داخڵبوون دەدەین. بۆ بیرهێنانەوەتان ئەگەر زۆنی خوارەوە بشکێت 2010 واتە بەگشتی ئەگەر ئاستی 2000 بشکێت بە تەواوەتی، تارگێتی یەکەمی دابەزین 985 دەبێت، هەروەها تارگێتی دووەمی دابەزین 1960 دەبێت. بەڵام لە ڕەنگە لە دوای گەشتن بە تارگێتی یەکەم جارێکی دیکە ڕیتێستی زۆنەکە بکاتەوە پاشان دەستکاتەوە بە دابەزین. ئەو کاتی کە زۆنەکە دەشکێت ئێمە ئەپدێتی ناوچەکە دەکەینەوە، سیناریۆ تازەکان دەخینە ڕوو بۆ بازرگانە. شیکاری دووەمان لەسەر USD CHF واتە دۆلاری ئەمریکی بەرامبەر بە فڕەنکی سویسری. ئێمە لە ماوەکانی ڕابردوو ئەم زۆنەمان دەستنیشان کرد بۆ بەرزبوون 0.85 بۆ 0.83500. وتمە کە لێرەوە سیناریۆی دوورمەودای بەرزبوون چالاک دەبێت، بینیمان کە بەرزبوونێکی باشی کردووە. ئەم بەرزبوونە بەردەوامی دەبێت چونکە ئەم ترێندەش لێرە شکاوە. ئێمە چاوەڕێ دەبین بۆ ئەم هەفتەیە ئەگەر ڕیتێستێکی ئەم ناوچانە بکاتەوە یاخود بێتەوە زۆنەکە، ئێوە دەتوانن سوود لە دەرفەتەکانی مامەڵەی کڕین وەربگرن. تارگێتی یەکەمی بەرزبوونەوەەوە ئاستی 0.89، پاشان تارگێتی دووەمی بەرزبوون 0.90 کە دەتوانێت خۆی پێ بگەێنێت تا نرخ لە سەروی ئەم زۆنە بێت
دەتوانێت خۆی بگەنێتە هەرێک لەم تارگێتانە. تارگێت یەکەم وتمان 0.82 هەروەها تارگێتی دووەم 0.90 شیکاری سێمان لەسەر ئیندێکسی دۆلار کە زۆر گرنگە لە ئێسادا بەردەوام ئاگاداری جوڵەکانی ئیندێکس بی بە تایبەتی بۆ ئاڵتون. بەڕێزان ئیندێکسی دۆلار لەم زۆنە کە نرخ بە تەواوەتیش پێی نەگەیشتۆ بەڵام هەر حساب لەسەر چالاکبوونی سیناریۆی بەرزبوونەوە دەکەین. سیناریۆی دوورمەودای بەرزبوونی چالاک کردووە. ئەم وەیڤەی کە لێرە دروست بوو هاتوۆ ڕیتێستی ئەم منتیقانی کردێتەوە هەوڵدانە بۆ دیاریکردنی لووتکەیەکی نوێ لە سەروی ئەم ئاستەوە، واتە ئیندێکس لە هەوڵدایە سەروی ئاستی 107 ببینێ. بەهێزترین ئاستی بەرگری بۆم هەفتەیە 104.557 دەبێت 104.557. ئەگەر ئیندێکسی دۆلار بتوانێت کاندڵێکی یەک ڕۆژی لە سەروی ئەم ئاستەوە دابخاتەوە بە تەواوەتی و بە پڕی لە سەری و ئاستەوە داخاتەوە بە ئاسانی دەتوانێت بچێتەوە لووتکەی پێشوو وە گوتمان ئاستی 107. لێرەوە زۆنێکی دیسان بەرگری دێتە پێشی ڕەنگە بیکاتە ڕێنجیا خۆت ماوەیەکی پێ بچێت تا دەشکێت، بەڵام لە دوای شکاندنی زۆنەکە کە ئەگەری شکاندنی زۆنەکەش لە ئارادایە تارگێتی دواتری بەرزبوونەوەی ئیندێکس 109.452 دەبێت. هەروەها تارگێتی دووەمی بەرزبوونەوە کە ئەمە بۆ دوورمەودایە ڕەنگە زیاتر لە چەند مانگێکی پێ بچێت تا دێتێرە ئاستی 112.632 واتە بەگشتی ئیندێکس تا لە سەروی ئاستی 100 بێ دەتوانێت ئەم سیناریۆ تەواو کات. تارگێتی یەکەمی بەرزبوون گەڕانەوە دەبێت بۆ 107 کە پێشتر بینوێتی. تارگێتی با بڵێن دووەم 109.452 هەروە تارگێتی سێم کە بۆ ماوەکانی داهاتووە و ئاستێکی دوورمەودایە 112.632 دەبێت. ئەگەر ئەم سیناریۆکو خۆی تەواو کات دڵنیا بن کە زێر داوەزینێکی زۆر باش دەکات ئیلا لێک حاڵت نەبێت کە دۆخی ئەمنی و سیاسی بەشێک لە وڵاتان تێک بچێت، دیسان شەڕ و گرچی و ئاڵۆزیەکی دیکە دروست بێت لە نێوان چەند دەوڵەتێک کە ببێتە مای مەترسی بۆ ناوچەکە ڕێگر بێت لەم داوەزینە و دیسان دەستکاتەوە بەرزبوونەوە. ئەگەر نابە پێم سیناریۆی ئیندێکس بێت ئاڵتون داوەزینێکی زۆر گەورە چاوەڕێتی و ئیشەڵا و داوەزینە ببێتە مای قازانج بۆ تەواوی بازرگانان کە بتوانن سوودێکی زۆر باشی لێوە بگرن. سەبارەت بە شیکاری پشکەکان داو جۆنس و نازداک من ڕوونکردنەوەیەکمدا لە گروپی سمارت تریدەر گۆڵد پێش داخستنی بازار. ئینشاڵا لەسەر ئەو ڕوونکردنەوەیە شیکاری نوێ دادەنینەوە بۆ ئەم هەفتەیەکە دێتەوە. هیوادارم بینەر بن و ئاگاداری هەموو ڕێنمایی و چالاکیەکان بن. شیکاری خوێندنەوەکان بۆم هەفتەیە بەم شێوازە بوون: ئیندێکسی دۆلار، هەروەها دۆلار بەرامبەر بە فڕەنکی سویسری، پاشان ئاڵتون. هیوادارم هەموو لە سوود و قازانجدا بن و بتوانن دەرفەتی باش لە شیکاری و سیگناڵەکان وەربگرن و قازانجێکی باشی پێ بکەن. هەر بمێنم بەخێر.